يا الله دەشت پێش خەوتن سونەتە بە پێی توانە ئەنجامی بە بەڵکو ئینشاءڵڵا لە خەوەکەتشا ئەجر و بۆ بنووسرێ. یەکەمیان پێش هەموو شتێ هەوڵدە شەوان زوو بخەوە، چونکە شەو نخۆنیکردن نەهی لە سەراتووە ئیلا مەگەر ئیشێک کردوێ، سەفەرێکە، سیلێ ڕەحمێکە، شەو نوێژێکە و هەروەها. دووەمیان بە دەستنوێژەوە بخەوە، فریشتەیە لە تەنیشت دانشێ حەتا وەکو هەڵەسی لە خەو نزای خێرت بووەکە. سێمیان پێش خەوتن شەو نوێژ لەبیر مەکە ئەگە بەرکعاتێکی شوێ. الله ئەکبەر. چوارەمیان دەرگاکان قەپات کە و بڵێ بسم الله، بانی قاپ و قاچاقەکانت بە جوانی بدە و بێژە بسم الله، ڕۆشنایی و ئاگرەکانی ماڵت بکوژێنە و بێژە بسم الله. پێنجەم ئەگەر هایتە سەرجیەکەت بسم الله بکە و 3 جار بە جوانی ڕایوەشێنە، نەوەک شتێکی زیان بەخش لەسەر جێگەکە توێن. شەشەمیان شەوان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پێشەوەی بخەوتایە 3 سوورەتی خوێن. یەکەمیان سوورەتی مولک فەرموویەتی پارێزەرە لە عەزابی قەبر. دووەمیان سوورەتی کافیرون فەرموویەتی بەڕائەت من الشرک، لە شەریک بخوا قەراردان پاک دەکاتەوە. سێمیان سوورەتی سەجدە، ئەگە بێژی ئەمانە زۆر و پێم ناکرێ بیخوێنم، خۆ ئەزانم پێتەکرێت 2 ئاەتی کۆتایی سوورەتی بەقەرە بخوێنی، جێی هەموو شتێکت بۆ ئەگرێتەوە. حوتەمیان لە دوای ئەمانە یەکسەر مەخەوە، لە برێوی لە ناو جێکەتە 1 ساعت خەریکی مۆبایلوی ئەتوانی لە چەند دقەیە وردەکانی پێش خەوتن بخوێنی. ئەگەر ێژی قورسە و کێی خوێنێ ێژن زۆر بە ئاسانی ئەتوانی هەر دەست ئاوە کۆ بکەیتەوە، لە پێشە فێکی پێ بکەی سوورەتی ناس و فەلەق و ئیخلاس بخوێنەتیایە، دوای ئەوە بیساوە بە هەموو لاشەتە 3 جار ئەمە دووبارە بکەرەوە، دوایەوە ئایەتل کورسی بخوێنە، ئەو شەوت بە کامەلی پارێزراوە بی لە شەیتان. هەشتەمیان ئەگەر پێش خەوتن نیازێکی خێرت بوو و لەشت گران بوو تاقەتت نەو بڕۆی خۆت بشۆری، ئەوە سونەتە پێشەوەی بەلەشگرانیەوە بخەوی دەستنوێژێ بگری. ئەیە با ئیسە سینگڵەکان لە کۆمنتە واز لەم خاڵە نایێڕن. نۆیەمیان دوای ئەوەی لە هەموو ئەمانە بوویت و نەکەی بەسەردەما بخەوی، نەهی لەسەر هاتووە، نێژی وا ڕاهاتمە، هەوڵدە سەری نێبخەتەنیشت خۆت ڕابێنە، با سینگڵیش نەوی بەلای ڕاست و بۆ خۆت بخەوە، دەست بخەژێر گۆنات بەم شێوازە ئاوا سونەتە، وەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بخەوە، بەم شێوازە وردە وردە چاوەکان بنووقە و خەوی خۆشی توێ. دەیەم و کۆتایی هەوڵدە پێش خەوتن موبایل خەلای سەرت، یاوەکو کەسی ڕاست پێرە بۆ نوێژی بەیانیەکەت هەڵەسێنێ، ئەگەر 1 جاری شوێ بەم شێوازە بخەوە ئینشاءڵڵا ئاسوودەترە خەوی، چالاکتر هەڵەسی. سەلام عەلەیکوم.